نعم بوكان عزيز عليا تمن مستسالة إيش من إيش كان دستيا بما استسالة وإيشاكا لباش توا كدني كتاب خانم دستم كربا إيشا نمتاني قناخ كان دهاتو كتاب خانة تواب كم لبروي كش كم بستم هيا مامستاكانش توزق لم بزاربون وأصلا كتاب خانة هنا لدواء توكلني بولينو إشكاني من إشي إكسسوارات بسيطة تكوني مكانة لكن خشكا كان ما إشانا دكم كم زار دستم بكر خشكم يار متدام هندك شتفكردم داش بيجم دانا لقى جروبي خان بناس تتعبت السروخان باش داري تندم باش عنقامان كده. نام شنو عزيز عليا 38 ساڵم مامۆستام لە 2004ەوە 2015 دەستم بەو ئیشە کردیە. ئیشەکەم پشتێن و کۆڵوانە و هێلەگ و نۆسەد کوردیە ئیشەکانم زیاتر دەرێ لۆ گوارەش دروست دەکەم. بڕیارم دای ئەو ئیشە بکەم دەرێت کە لە مارێ بێ ئیش بم حەزم تو ئەو ئیشەی بیکەم. دەرێت لەوە باشترە کە بێ ئیش دانیشی ئیشی خۆم بکەم. نام شیراز عەلیە تەمەنم 28 ساڵە. خوشکەکانم یەکیان کەم بیستە یەکیان نابیستە. هەستان بە کارە دەستیەکانی خۆیان کە تێدا کارە دەستەکانیان دەکەن و بابەتەکانیان پشتێنە ملوانکەیە گوارەیە کۆڵوانەیە کراوە ئەوانە کە دروست دەکەن. یەکیان بۆکانیان 3 ساڵە دەستی پێ کردیەوە و شنۆشیان 8 ساڵە دەستی بەو ئیشە کردیان. إشكان زۆر قورسە زۆر پەیوەندی دەبێت خاستن کە ئەوانە دروست دەکەین هەموو دەستمان بریندار دەبی بە پلایس و دەرزی ئەوە دروست بکەین. ملوانکە دروست دەکەم پشتێن بی بازن بی گوارە بی کۆڵوانە بی ئیشی سوفیش دەکات دەبێت شاڵ و شتی باش دروست دەکەین. ساعت 7 بیاین دەچمەدەوە 12 تەواو دەبم. دوای تەواوبوونی لەدەوام دێمەوە ئیسراحەتە چی دەکەم دوای دەست بە ئیشەکان دەکەم. ئەو کۆڵوانەکانە دەرێ دوورمانی پێویستە چەند ساعتە چی پێویستە تاوەکو تەواو دەکات کۆڵوانە چی تەواو دەکات. ئیشەکانی ما لە پیج بە ئۆنلاین دەیفرۆشین و لە هەمان کاتیشدا لە فیستیڤاڵ و لە پێشانگایەکانیش عەرز دەکەین. پێشانگایەکان لە پارک بی لە مۆڵ بی لە هەر جێیەک بی شتەکانی خۆمان عەرز دەکەین لەوێندە پێشانی خەڵکیان دەدەین. پیجەکەشمان بە ناوی کاری دەستی بۆکانی شنۆیە لە ئەکاونتی فەیسبوک و سناپچات ئینستاگرام تیکتۆک پیجمان هەیە. حەز و ئارزوی خۆمە ئیشەم کرد لەوەی پشت بە خۆم بەستم یارمەتی خێزانەکەم دەم ئەرکی سەرشانی ئەوانشکەم بکەمەوە وەکو کچێک لە ماڵەوە یارمەتی دایکم و باوکم دەدەم بەو ئیشانەی خۆم ئێوە خوشکەکانیشم.